چۆنن؟ ئافەرین ئافەرین. ئێستا چوانێکمان هەیە؟ دەستخۆش دەستخۆش. ئەدی دەزانم باخچەکەمان ناوی چییە؟ ئافەرین. کاتەمەشای تەختەیەکەن؟ لەوانەی ڕابردوو چ پیتێکمان خین؟ چ پیتێکمان خین؟ ئەدی بزانم پیتی دو وەکو چ بوو؟ ئەی ئافەرین پیتی دو وەکو دار. ئا وەکو باران. ئا وەکو باران. دەستخۆش. ئێستا بە گۆرانی یاڵا هەموومان پێکەوە. ئا ئا باران. ئا ئا باران. ئا ئا باران. دەستخۆش. چەپڵە چقەیم لۆ خۆتان؟ ئافەرین گوڵەکانم. وتان تەماشا تەختەیەکەین بزانین پیتی ئا چۆن دەنووسرێ باشە؟ دەستخۆش. ئا 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 وەکو باران. دەستخۆش. ئەدی گوتمان پیتی دێ وەکو چێ؟ وەکو چێ؟ ئافەرین دووبارە چەپڵە چقەیم؟ دەستخۆش دەستخۆش. ڕۆنا وەرە گوڵم وەرە وەرە جان. ڕۆنا جان پیتی ئا. دەستخۆش. پیتی ئا وەکو چ بوو ڕۆنا؟ دەستخۆش. ئافەرین دەست. هێش و گوڵ هێش و گوڵ جان وەرە وەرە جان. هێش و گوڵ پیتی ئا. دەست. هێش و گوتمان پیتی ئا وەکو چێ؟ هێشوی. ئافەرین. سەهەند وەرە. ئەتوو پیتی دمان بۆ بنووسە ده. یاڵا ده. ئافەرین. سەهەند گوتمان پیتی دێ وەکو چێ؟ ئافەرین. کاوەرە پیتی ئاشمان لە بۆ بنووسە؟ ئا. پیتی ئا وەکو چێ؟ ئافەرین. چەپڵەکی قەیم لە بۆ ساندی. دەستخۆش. منداڵەکان ئەمڕۆ کەش هاتینە کۆتایی وانەی کوردیمان بە هیوای سوود بینین. کاتێکی خۆش. ئافەرین گوڵەکانم. دەستخۆش.